لە هەولێر ساڵانێکی زۆرە چەندین گەڕەک کێشەی کەمی خزمەتگوزاریان هەیە. وەک هاوڵاتیانی ئەو گەڕەکانە دەڵێن بەهۆی جیاوازیکردن لە گەڕەکێک بۆ گەڕەکێکی تر لە گەیاندن و جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان نەتواندراوە وەک پێویست چارەسەری گرفتی ئەو خزمەتگوزاریانە بکرێت کە ساڵانێکی زۆرە بوونیان هەیە. دەبێت هەموو پێڵاکانمان دەبێتە قوڕیانیش دەبێت عەلاگە لە پێ بکەین بە عەلاگە بڕۆنە سەر زیاتر پاسکلەکانمان هەرگرین زۆر جارە هەرمانگرتووە تا سەر زیاتر ئینجا عەلاگەمان لە پێ کردێتەوە پاسکلمان داناوە چوین بۆ قوتابخانە. لە ڕێ دەینی لە مەکتەبێ هەموو شتم دەبتا قوڕ دەبێ هەموو ڕۆژێ بشەم دەبێ ئێرە قیرکەن یعنی ئەگەر قیر نەکەن هەموو زستانم هەم لێ دەبێ هەموو ڕۆژێ دڵچی بشەم نەک بەس ئەم هەموو تەڵەبەکەو هەیە. گرفت و کێشەی شەقام و چاکردنی کۆڵان و گەیاندنی تۆڕی ئاو بە بەشێک لەو گەڕەکانە داواکاری بەردەوامی دانیشتوانەکەیە وەک دانیشتوانی ئەم گەڕەکانە ڕایدەگەێنن هەولێر دابەشی چەند چینێکراوە و هەر ئەمەشەوە کاری کەم تەرخەمی و نەگەیاندنی پرۆژەی خزمەتگوزاریە بۆیان. ئەوەندە جواز دەکرێت ئی بنێ دنیا قیڕەکرێ ئێرە قیر نەکرا ئێرە ناو شارە نەزەم چۆ قیر ناکرێت ناو ڕاست شاریە قیر ناکرێتن چوینە شارەوانێت چوینە سەجادەی مزەهەرەی هەلۆمان قیر ناکرێت و ها چاوەڕێنە. لەگەڵ بەرفراوانبوونی بەردەوامی شاری هەولێر و دروستبوونی چەندین گەڕەکی تازە بەڵام ژمارەیەک گەڕەک نزیکەی 10 ساڵ دەبێت لە چاوەڕوانی دروستکردنی شەقام و چاکردن و قیرتاوکردنی کۆڵانەکان و باشترکردنی تۆڕی ئاو کارەبادان. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.